بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا وقائدنا ومقتدانا محمد وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا اللهم يا ربنا علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا واجعلنا هداة مهتدين لا ضالين ولا مضلين، اللهم آمين يا رب العالمين. دووبارە ئازیزان بەخێر بێنەوە بۆ دەرس و بابەتی خۆمان کە لەسەر فصول في العقيدة وەکو نووسەر و مؤلف و دانەری ئەو پەرتۆک و ئەو کتابە لەلایەن شێخ عەبدولعەزیز ئەتڕێفی خوای گەورە ڕزگاری بکات و ئازادی بکات لە تاریکاتی زیندانەکان. بەڕێزان، ئێمە گەیشتنە لاپەڕەی حەڤدە لە فەصلی سێیەم کە دەڵێ فەصل ثالث، ئەویش کە بابەتی ئەوە دەکات حەقی خوای گەورە لەسەر ئێمە چییە و حەق ئەو بابەتە کە وەکو لە ڕوانگەی فەرموودێکی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم، حەقی خوای لەسەر ئێمە چییە و حەقی ئێمەش لەسەر خوای گەورە چییە. ئەو حەقەی خوای گەورە لەسەر ئێمەی داناوە حەق الله ئیفراده بالعیبادة بجەمیع ئەنواعها. ئەوە بەڕاستی مەسەلەیە کە زۆر ئێمە دەبی باش بزانین، وەکو ئینسان، وەکو بەشەر، وەکو مسلمان، خوای گەورە چ مافەشی لەسەر ئێمە هەیە. بەڕێزان، ئێمە کاتی کە عیبادەتی خوای گەورە دەکەین، بەندایەتی خوای گەورە دەکەین، نوێژ و کوڕوش و تاعات و عیبادەت و خوای گەورە دەکەین، دەبی بزانین ئەوە مافی خوایە و حەقێکی خوایە لەسەر ئێمەیە. ئێمە وا نەزانین فەزل بەسەر خوای گەورە دەکەین، والعیاذ بالله. ئەوە مافەکی خوایە لەسەر ئێمەیە، ئیفراده بالعیبادة بجەمیع ئەنواعها، چونکە ئەو خوایە خاوەنی ئێمەیە، ئەو ئێمەی لە نەبوونەوە هینایتە بوون، ئێمەی زندی کردیتەوە، ئەو جەستە و شێوەی کە بۆ ئێمە دروست کردووە، ئەو کاون و ئەو خەڵق و کائیناتەش هەموو کە هی خوای گەورەیە، بۆیە هەر ئەویش مافی لەسەر ئێمەیە و حەقی لەسەر ئێمەیە کە تەنیا ئەو بپەرستین، چونکە صاحب فەزل و نیعمەت و ئێمەی لە نەبوونەوە کە هینایتە بوون، ئەوە کە حەقێکی الله سبحانه وتعالى كواتە ئیفراده بالعیبادة. ئیفراد یعنی بەڕێزان وشەکە زۆر وردە، تەنیا پەرستش و عیبادەت بۆ پەروەردگار بیت، بۆ الله بی سبحانه وتعالى، يعني شریکی لەگەدا نەبی، هاوبەش و تێکەڵایی نەبی. ئیفراده بالعیبادة بجەمیع ئەنواعها، يعني ئەو ضەمیری ئەنواعها ضەمیرەکە بۆ عیبادە دەگەڕێتەوە. هەموو جۆرەکانی عیبادەت تەنیا بۆ الله بیت، هەموو جۆرەکانی عیبادەت، کە مەسەلە عیبادەتیش دەوانە داهاتوو دوای دێنە سەر عیبادەت بەس نوێژ نییە، بەس ڕۆژوو نییە، بەس دوعا نییە، بەس پاڕاو نییە، بەس قوربانی نییە، بەس سیلەی ڕەحم نییە، ئیتر سەدەقە و خێر و خێرات و بگرە بە مەفهومی عیبادەت مەفهومێکی شامل دەبی، ئەوە بەس تەنیا بۆ الله بی سبحانه وتعالى. بەڵگەش لەسەر ئەوەی چیە کە حەقی خوای گەورەیە لەسەر ئێمە تەنیا ئەو ببرسین و هیچ هاوبەش شریکی لە عیبادەتەکە خەڵکی تری تێکەڵی نەکەین لەگەڵ الله سبحانه وتعالى. خوای گەورە دەفەرمێت وإلهكم إله واحد، پەروەردگارتان، معبودتان، إله يعني معبودی ڕاستەقینە، وإلهكم يعني ئەوەی کە معبودتانە، خواتانە، إله واحد، تەنیا یەک خوا هەیە، شەریک و هاوبەشی نییە. لا إله إلا هو، هیچ معبودێکی يعني حقيقي وراستقينه وشايستي برستنية إلا أو نبيد، كواتا تنيا أو شايستي برستنا عبادة بو أو دبي أو جدوايش صفات دو صفتي خواي قورش باز دكات هو الرحمن الرحيم، أو خواي كزور برحمو بزيو بخشندية ولا دنيا وروا لا قيامتيش كتايبة رحمة كيبا إيمان داران، وألا يشرك معه غيره في أعمال القلب واللسان والجوارح. هاتا سر جوركاني عبادت، جوركاني پرستش، أويش هرچيك پرستش و عبادت نابي
هاوبەشی خوای گەورەی تێدابی غەیری خوای گەورە بۆ خەڵکەشی تر بۆ مەخلوقەکی تر بۆ ئەوە چیتر غەیری خوای گەورە نابی هەبی لە چ جۆرەکانی عیبادەت لە ئەعمالەکان ئەعمال القەلب یعنی ئەو کردەوانەی کە دڵ دەیکات خۆشەویستی ئەنی ڕازەی بوون کوڕە بۆغڵ ئیتر خەوف ڕەجا کە ئەو بابەتە ئەعمالە قەلبیانە کە زۆر گرنگە لە ناو ناخی دڵ و ئەوانەی پێ ئەعمالی قەلبی تەنیا دەبی بۆ ئەڵڵابی سوبحانە وتعالە واللیسان ئەو کردەوە عیبادەتانی کە بە زوبان دەکرێت قورئانە زیکرە ئیتر ئەمر بە چاکە و نەهی لە خراپە و بابەتانە هەموو دەبی بۆ ئەڵڵا بیت بۆ غەیری خوای گەورە نەبیت والجەوارح دەست و پێ و قاچ و چاو جێچکە و ئەو بابەتانە ئەوەش هەموو پێدەگوترێت جەوارح هەموو ئەو ئەعمالانە کردەوانەی کە دەکرێت تەنیا بۆ ئەڵڵا سوبحانە وتعالە بێت هەروە خوای گەورە دەفەرمێت واعبدوا الله عیبادەت و پەرستش تەنیا واعبدوا الله بۆ خوای گەورە بکەن ولا تشركوا به شيئا هیچ هاوبەشی لەو عیبادەتە بۆ غەیری خوای گەورە نابی بەقەدەر مسقالە زەڕەیەک بۆ غەیری خوای گەورە بچیت ئەگەر بە مسقالە زەڕەیەک بۆ غەیری خوای گەورە چووە شەریک و هاوبەش بوو لەو عیبادەتە ئەوە خوای گەورە قبولی ناکات خوای گەورە إلا إن الله طيب لا يقبل إلا طيبا خوای گەورە شتێکی پاک و خاوێن نەبی ئللا خۆی پاک و خاوێن و کردەوەی پاک و خاوێن قبول دەکات و وەلی دەگریت کەواتە دەبیست تەنیا بۆ خوای گەورە بی ئەو کردەوانە کە بە دڵە بە زوبانە بە ئێتر بە دەست و پێ و قاچ و ئەوانە ئەو کردەوانە دەکرێت کەواتە مەسەلەیەکی زۆر حەساسە بەڕێزان ئێمە عیبادەتەکانمان ئەو ڕۆکە زۆر کەسەی بەڕێزان موسڵمانە عیبادەتی زۆر دەکات نوێژ و ڕۆژی و هەموو بابەتانە ئیتر لەوانە بۆ سومعەیە بۆ ڕیایە بۆ مەسلەحەتەکە بۆ کورسیە بۆ مەنسەبە نازان بۆ چییە دەبی زۆر یاوین بەڕێزان ئەنێتی و مەرز نییە زۆر عیبادەت بکەیت زۆر هەیە زۆر عیبادەت دەکەی بەڵام عیبادەتەکە پوسەڵ دەبیتەوە عیبادەتەکە لێ قبول ناکرێت کێشەمان ئەوڕۆ ئەوەیە شەیتان زۆر لەگەڵمان خەریکە ئەو عیبادەتەی کێ دەیکەن عیبادەتەکە بەرو بوومی نەبیت بەڵێ دەبینی ماشەڵڵا مزگەوتەکان زۆر ئاوەدانە يعني عیبادەت زۆر دەکرێت بەڵام مەرج ئەوەیە یاخود لێرە حکمت ئەوەکەی لێرەیە دەڵێن ئەساسی مۆزوعەکە چەند ئەو عیبادەت و پەرستشەیە لای خوای گەورە قبوولە چەند خوای گەورە وەلی دەگریت ئەوە ئەساسە بۆیە غەیری خوای گەورە تێدا بوو ئەوە بە هیچ شێوەیە قبوڵی ناکات ولا يبقي الشرك الأكبر للإنسان حسنة أوش مسألة شيء ترى كمؤلف باسی دەکات کە ئینسان چاکەی کرد لە تەمەرت لەوانە 10 ساڵ 15 ساڵ ینی کردەوە چاکە ئەوانت کرد لە هەموو هەرچ جۆرە چاکەیەکت کرد دوای ئەوە شرکی ئەکبەرت کرد یعنی کوفر و هاوبەش و شەریکی بۆ خوای گەورە ئەوە کرد هەرچی کردەوە چاکەکانت پوچەڵ دەبیتەوە زەربی سفری دەگرێت کو بڵێ ئێستا لە عەمەلیکی حیسابی مەلیار تریلیۆن ڕەقەمت هەبی ئەو تریلیۆن ڕەقەمەیە ئەوەی حیسابی بیرکاری جارانی سفری بکەی نەتیجە و ئەوەکەی یەکسانە بە چەند سفر ئەو هانێ کوفر هەموو کردەوە چاکەکانت زەربی سفرە وەکو عەمەلیکی حیسابی بەڕێزان زۆر مەسەلەیەکی خەتەرە کەواتە کوفری ئەکبەر هەموو چاکەکانت پوچەڵ دەکاتەوە خوای گەورە دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم ولقد أوحي إليك أي محمد صلى الله عليه وسلم وحي نيقات بو هاتو تخوار أوحي إليك وإلى الذين من قبلك هروكو كتون بوتو وحي هاتو خواره وهرو بو پیغمبرکانی پیش ترش إلى الذين من قبلك بتي پیامكو بتي يعني أوك هاتو تخواري أو وحيه بوتما بستك لئن أشركت ليحبطن عملك سبحان الله محمد سيد البشر خواي گەورە بەو خطابەیە بەو شێوازە پێی دەفەرمێ ئەی محەممەد سەید البەشەرە سەید الئەنبیاء ئەی محەممەد هەوکو چۆن نیگا بۆ تو بۆ پێغەمبەرەکانی هاتووە خوارێ ئەگەر شریک و هاوبەشت پەیدا کرد لئین ئەشرەکتە لەیەحبەطەن عەمەلوک حەبەطە یعنی بەطولا فەسودا هەرچی کردەوە چاکەکانی پێشتر کردی هەمووی پوچەڵ دەبیتەوە ڕەش دەبیتەوە کە ئەنەما هیچت نەکردووە ولتكونن دوای ئەوش نەک بەز ڕەش دەبیتەوە ولتكونن من الخاسرين وبتأكيد لا أويا يعني كداخلي لنوني توكيد ثقيلة بتأكيد
خەسارەتمەند و زەرمەند دەبیت لە تەکوونە بۆ داهاتوو، یعنی لە داهاتوو زەرمەند و خەسارەمەند دەبی. ئەوە بۆ چێ؟ بۆ محەممەد صلى الله عليه وسلم خطابە کەواتە ئێمەی یعنی بەندەی بەسیت و ئەوە بێدەسەڵات و تاوانبار ئەمە زۆر ئەولاترە ئەو خطابە مماگریتەوە. ئەگەر خطابە بۆ موجه بۆ پێغەمبەری صلى الله عليه وسلم ئەولاتر ئێمەش داخلی ئەو خطابینە ئێمە بە ئەولاتر کەوە ئەو دەرەجە بەرزەی پێغەمبەری کردەوەکانی پۆچەل بکاتەوە ئەگەر شرک هاوبەش والعیاذ بالله پەیدا بکات کە مەحاڵە ئەوە کە خوای گەورە هەلی بژاردووە وەکو پێغەمبەرە، بەڵام لێرەدا یعنی ئەوە هەڕەشەیەکی گەورە بۆ ئێمەی عەبدی فەقیر و بەسیط کەواتە زۆر ضروریە بن لە مەسالەی شرك أكبر همو كردوا كان مان بوشل دكاتوا. وهذا الخطاب لنبيه محمد صلى الله عليه وسلم فكيف بمن دونه وكتازا باس ما كرد كإما أولا تردقريتوا. ولا يغفر الله الشرك لعبده إلا بتوبته. وشركش كفر وكو جناح وتاوان يبرزان صغيرة وكبيرة أو أنا لو أنا يعني مجالي تدابي خواي جورا لي خوش بلام شرك يا كفر إلا دەبی تۆبەیەکی تایبەت بکەی لەسەر ئەو شیرکەی کەوا هاوبەشت بۆ خوای گەورە پەیدا کردیە و بگەڕێ و لای خوای گەورە واز لەو شیرکەی بینی و بۆی خوای گەورە دەفەرمێ ئین الله ئین وەکو باسمان کرد حرفی مشبه بالفعل بۆ تەوکیدە بەتەئکید ئین الله خوای تبارك وتعالى لا يغفر أن يشرك به بتأكيد خوای گەورە بە هیچ شێوەیەک لێی خۆش نابیت لێی نابوریت لا يغفر لي نابرتو لي خوش نابي أن يشرك به أجر هاوبش الشريشي بوي بيداكر ويغفر ما دون ذلك أي دون الشرك يعني لكبائر لقنا حكاني ترى تحت مشي إخوائي جوري لو أنا لي خوش بلام شرك أبدا إلا توبتي تايبت بو شركي دبي وازبيني تو لو شركيا أجرنا إخوائي جوري لي نابرتي ولي خوش نابي هروا إخوائي جوري دفرميت إن الذين كفروا وصدوا عن سبيل الله إن الذين بالتأكيد أوانيك كافر وبي بروان با الله نهنا سبحانه وتعالى كخواي راستقينا أنا هربا وندشنا كبروان نهنا وصدوا عن سبيل الله والريقريان لديني خواي قورا كرت ريقريان لا ريقاي دعوه بانقوازي وإيمان وأوانا هنا قرت ليان ثم ماتوا ولسر أو ريقريو لسر أو كفرو بي باوريو شركيا مردن أواناتشين لسر أول شيء وازي مردن وهم كفار لسر أو كفريش مردن فلن يغفر الله لهم فلا وكو أهلي لغو أو أنا دلين بو تأبيدة لا لسر أو شيء وازي مردن أبدا خواي قورا ليان خوش نابيد فلن باشا بو تأبيدة أو ما دام بو شيء وازي مردن بهيش شيء خواي قورا ليان خوش نابيتو حتى هتاين ناو آقري دوزخ دسوتينوا باشا بريزان كواتا شرك بەو شێوازە بە هیچ شێوەی خوای گەورە لێی خۆش نابیت. ومن مات على الكفر فهو في النار هەر یەکێ مرد لەسەر ئەو کوفری و بێ باوەڕی و لەسەر ئەو شرکە ئەوە هەتای ناو ئاگەر دەبیت وەکو خوای گەورە دەفەرمێت بعد أعوذ بالله من الشيطان الرجيم ومن يرتد منكم عن دينه سبحان الله زۆر خەتەرە بەڕێزان هەر یەکێک پاش گەز بتەوە وەل بگەڕێت لە مسلمانەتی بتەوە گاور بتە كافر ومن يرتدد يعني هو البقرة توا باش غزبته ولا دينكي من ومن يرتدد منكم عن ديني أو دينكي خوي باش غزبته ولا وازبني توك أصلي بشرية بريزني كم جا مسلمان بابا قورما آدم دواء وكل الزمان نوح أو أنا شرك وكفر أو أنا بيدابو يتر أصل خوي يعني أصل دين بوا دين إسلام وخلق عبدي خوي قورا بوا دواء ككفر وأنا بيدابوا كوات دبت ارتداد دور كوتن للدين حقيقي راستقينك كباش جذبه دركته لدينكي فيموت لسر أو باش جسوا لسر أو بدينيي مرت فيموت وهو كافر لسر أو كفري مرت فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة أو هني بوشي وازا مردن لسر أو كفري وبدينيي وباش جزي كبو ولا سدين براسي هرشي تاكيان كردوا حموي بوچل دبيتوا حبطت أعمال في الدنيا والآخرة لدنيا دا هرت أو تاكي كرديتوا همو بوچل دبيتوا يعني لدنيا إيش خيري لينا بنيتوا لو زوجة برز إنسان هند تاكا لدنيا كديكات براسي خواي جور لا بادشتي أو تاكي كردوا
ئیشێکی چاکتر و نیعمەتێکی گەورەتری بەسەریدا دەکات نا ئەوە کاتی کە کوفرینە چاکەیکی پێشتر کردووە بۆ کوفر لە پاداشی ئەو چاکە لە دنیای خۆی گەورە چاکەی لەگەڵی ناکاتەوە باشە وە لە قیامەتیش بە هیچ شێوەیەک خۆی گەورە ئەوە لی قبول ناکات چاکانەکانی پوچەل دەکاتەوە و ئولائیکە ئەصحاب النار و ئەوانەش دەبنا هەتا هەتایی لەناو ئاگری دۆزەخ دەسووتێنەوە وەکو دەڵێن دەبتە برادەر و دۆستی ئاگرەکە ئەوەندە لەناو دەبینێتەوە ئەصحاب لە صحبەتەوە یعنی هەتا هەتایی لەگەڵ لێک جیا نابتەوە شتێک لەگەڵی بی دەڵێنی صاحب یعنی لەگەڵیتی وەکو صحبە یعنی هەتا هەتایی لەگەڵ ئەو ئاگرەی دەمینێتەوە ئەصحاب النار یعنی لێی نابچڕێت هم فيها خالدون هەر بەوەندەش ناهە دوای تاکیدش دەکاتەوە هەتا هەتایی ئەوانە ناو دۆزەخ دەمینێنەوە خلود یعنی هەتا هەتایی دەمینێنەوە بەڕێزان زۆر خەتەرە ئەوانەی علمانین دوورن لە دینی ئیسلام پاشگەز بتنەوە فکرێکی علمانیان هەلبژاردووە بێدینی زۆر خەتەرە دنیا و قیامەتت دەفەوتێ بەڕێزان دنیا و قیامەت زۆر خەتەرە وەڵا بڵێ من معنی ئەم مسلمان و هەم علمانیمە و بە حکمی خوای گەورە ڕازی نەبی بە دینی خوای گەورە وەکو دوایێ ئەو بابەتێکی دوور و درێژە لە فەسڵی داهاتوو دەینە سەر ئینشاء الله يعني زۆر خەتەرە ئەوان تو یان مسلمانی یان علمانی ئەوە نابیت ناگونجری بەڕێزان زۆر ئەو ڕووکە هەنی ناو وڵاتی مسلمانان لە عالەمی عەرەبی و ئیسلامی زۆر شتێکی زۆر غەریبە ئەو ڕۆکە ئەتوو مسلمانی و علمانی بیت ئەو دوو شتی پێچەوانەی یەکترە علمانی دەڵێت دین نابید ئەنی حکم بکات و ژیان و گوزەران بە هیچ شێوەک نابی دین پەیوەندی علاقەتی تێدا بێ ئەوە ناگونجێت لەگە بەرنامە و یاسای ئیسلام زۆر خەتەرە بۆیە لێرە قەزەیە کوفر و بێدینی ینی خەڵکەکەی وا دەزانی ینی نوێژێکی دەکا و بەڵام فکری علمانیە و خوای گەورە لی قبول دەکا ئەوە خوای گەورە بەخۆی دەفەرمێت حەبیطەت ئەعمالو یعنی ئەو چاکەی کە دەیکەی بەناوی عیبادەتە یان هەر شێوازەکەی مادەم بێ باوەڕ بی یعنی کوفریت هەبوو ارتدادت کرد لەو دینەی بەوە سەبەب ئەو علمانیەتەی خوای گەورە نوێژ و تاعەت لێ قبول ناکات بەڕێزان لۆی هەزاران و مەلاین ئەو ڕووکە لە عالەمی ئیسلامی دەژیت بەو فکرە علمانیەی زۆر خۆی ماندی دەکات لەو چاکانە مەقدارە زەڕەیەک سوادەی لێ ناکات بەسەرێکی خەتەرە زۆر ترسناکە ئەو علمانیەتە ماڵتان وێران دەکات لە دنیا و لە قیامەت هەرچی ئەو چاکە و عیبادەی وا دەزانی کە سوودی لەوە دەگری نەخێر ئەوە پەیامی خوای گەورەیە دینی خوای گەورەیە قبولی ناکات بە هیچ شێوەیە قبولی ناکات یان دەبی ملکەتی خوای گەورە و بەرنامەی خوای گەورە و دینی خوای گەورە بی مسلمانێکی تەواو بیت شریک و هاوبەش و بەرنامەی تر نابی ئەتۆ بڵێ وەڵام من ئەوەمە هەردووچیان نەخێر خوای گەورە قبولی ناکات بۆیە هەرواش خوای گەورە دەفەرمێت ئین الذین کەفەڕوو ئەوانەی کافر و بێ بڕوابوون وەکو باسمان کرد یعنی کە ارتدادی کردویان پاشکەس بۆ لە دینەکەی بەرنامە و فکریتی لەگەڵ هەڵبژارد وماتوا وهم كفار ئەوانە هەر کە کوفریان هەڵبژارد و بێدینی و ارتداد و پاشگەز بوونەوە لەسەر ئەو کوفری و بێدینیەش مردن یان ئەنی کوڵەن دینی تریان و فکر و بەرنامەی تریان هەڵبژات وهم كفار أولئك عليهم لعنة الله والملائكة والناس أجمعين أو ببرواي يعني بمنيته ولا دنيا لسر أو ببرواي أو بدينية وبو كفر وبرنامج كفريش بمري لسر أوي نفريني خواي جورا حرشوا ترسناكا حرشي خواي جورا نفريني خواي جورا يعني ميؤوزة بالرحمة خواي جورا نفرين أبدا خواي جورا رحمي بيناكا وبزي بيناكا نفريني خواي جورا وفريشتكاني خواي جورا والناس أجمعين همو خلقكش نفريني هم خلقكش لسري أو كابراي دبي بويا وربما يكون الكافر في حياة نافعة للناس بلام يعني برزان كقصيدة لين تاكا يعني كافريك تاكا وأنا دكات هند خلقيا لو أنا لجياني خوي لدنياي خوي هند تاكا دكات في حياتي نافعا للناس يعني سودي هي بو خلشي يارمتي شداد يعني إيش شوا دكات يعني هندك كردوي هي بو يعني إيش بو مصلحتي عام خلشي شي كرديه بلام لخوي خذوا خوي بباورة خوي جورا حيت أو تاكاني قبل الله كان دليل فهذا تسخير له من الله كوني أو وكو بلين خوي جورا شون يعني مانجي تسخير كردوا روجي تسخير كردوا بو خدمتي بشريات أوش دبت تسخير كوني أو إنسانة أو بشرية كتساكيك دكا لخدمتي أو خلق دبت تسخير كوني وەکو چۆن خوای گەورە باقی ئەو شتەکانی دروست کردێ بۆ مەسلحەتی خەڵک و ئەوانە ئەوەش لەو هەمان شێوە دەبی کە تەسخیری لسائر المەنافع
کە خوای گەورە چۆن شتی دیری مسەخەر کردیەوە بۆ قازانج بە خەڵکی بگەین و بەشەریەت بەگشتی بەو شێوازە كالشمس والقمر والرياح والسحاب وهي أكثر نفعا للناس أو لو إنساني قازان زياتريشا أجر خورو أجر مانجو أجر أو بابتانا باو يعني هورو أو أنا طبعا هو نفعي زوزو قازان زياتر خدي شخصك عندك يعني قازان زو بابتاني هبيت كواتا لأن الكفر يقع على الكفر بالله لا الكفر بالطبيعة چونك أو يعني إنسانية كاتك كفر دك بخواي جورا إنكاري خواي جورا دكاو ببر يعني باوري بخواي جورانية لو بجانبي ككفري بخواي جورا كرديا أو كفرة بيوسط با أو شخصية بويا نكفر بطبيعك يعني أو سرشتي إنسانك إيشك دكا كارك دكاتو عن خزمتك دكات دبته كاري خزمتك كوني نناو أو دنيايا أو مسألة شدي جيانة شي سروشتي طبيعية كقازان زي بو خلشية بلام ككفري بو خواي قوريا أو كفرة لا زمني برواو بيرو باور اعتقادك ليردا أو هيت سودشي بي ناقني برانبري خواي قورا كباداشي بداتوا والعقاب يقع على جحد حق الله وخواي قورك أو سزايد داد برانبري أويك ما في خواي قوري فوتان ديا نك أو قازان زي بوس طبيعات بوا سروشتي وطبيعات كقازان زي بو دنياو لدنيا قازان زي قاندي نا ما في خواي قوري شيل كردوا حق خواي قوري كان داوا إنكاري حق خواي قوري كردوا العقاب يقع على جحد حق الله لا جحد حق الطبيعة نقل بلين قازان زي بو خلشين يبوا نا ما في خواي قوري نداوا الليرة سزايكي لبر أو هوكاري دكوي تسار كواتا أو هموي فصلي كم بابتي أو بو ما في خواي قوري أويا تنيا أو ببرسرت بهيش ويك لعبادة كاني قلبي ولساني وجوارحه دستو بيو وضل وأنا همو بس تنيا بو خواي قوربي شريكو هاوبشيك أبدا بو خواي قور نبيت أجر يك توزك شريكك هاوبشي لقلبه حمو كردا وكانت للدنيا وقيامت بو تشل دبي وخسارة من دبي أبو هندي فصلي كوتاي دليل صلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.